لە ماوەی 45 ڕۆژی ڕابردوودا هاوڵاتی لە سنووری بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی سۆران لە ڕووبارەکانی ناوچەکە خنکاون و تا ئێستاش تەرمی دوو هاوڵاتی نەدۆزراونەتەوە. ئەو ڕێژە زۆرەی خنکانیش دەگەڕێتەوە بۆ نەبوونی وشیاری لەلایەن هاوڵاتیانەوە و زۆری ئاوی ڕووبارەکان و توانەوەی بەفر لە ناوچە کوێستانەکان وای کردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئاوی ڕووبارەکان زیاتر و ساردتر بێت. دیارە بەداخەوە ئەم ساڵ بە بەراوردکردن لەگە ساڵانی ڕابردوو و لە مانگێک و 13 ڕۆژێکە ئێمە زیاتر با بڵێم دە تەرمان هەیە کە دەکەس دە هاوڵاتی دووچاری خنکان هاتوون و لەوانە هەشت تەرمیان دۆزات. بەداخەوە ڕووداوەکان ئیمساڵ زۆرن هۆکاری ڕووداوەکان زۆری ئاوەکە و زایدەن بوونی ئەو بەفرەی کە لە کوێستانەکان بوونی هەیە و نەوعەتی ئاوەکان و جیاوازی ئاوەکانمان لەگەڵ ئاوەکانی ترە و نەبوونی وشیاری تەواو لەلایەن نیشتمانیانەوە یا هاوڵاتیانەوە کە بژاردەی شوێنی باش ناکەن شوێنی لەبار و سەلامەت و جگە لەوەش ئیجراعاتی تر کە ڕووی لە فەرمانەکانی تری میریە ڕەنگە تا ئێستاکان وەکو پێویست ئیجراعاتەکان وانە بوو بن. لەو ڕێژە هاوڵاتی کەوا لە ڕووبارەکان خنکاون حەوتیان گەشتیارن. ئەمەش پێویست دەکات ناوچە گەشتیاریەکان سەلامەتی هاوڵاتیان لە بەرچاو بگرن و ڕێنماییەکانی بەرگری شارستانی جێبەجێ بکەن. ئێمە ئەو شوێنانێک کە مۆڵەتی فەرمی و ڕسمیان هەیە لەلایەن گەشت و گوزارەوە کۆنتڕۆلی تەواومان کردو بنونە لە ناو گەلی عەلیبەگ لە بێخاڵ لە جوندیان هەموو شوێنانێک کە مۆڵەتی فەرمیان هەیە ئێمە بە تەنسیق لەگە شوێنەکانی خاوەنی ئەم شوێنانە کۆنتڕۆلی بواری بەرگری شارستانیمان کردووە و بە تەنسیق لەگە بەرگری شارستانی سۆران ئێمە چەند جارێک کۆبنەوەکمان ئەنجامداوە لەگەڵ خاوەنی شوێنەکان بەوەی بتوانین ڕێنمایی پێویستیان پێ بدەین و بتوانن باشترین کەش پەرامکەن بۆ گەشتیارانی کە دەوادێن بۆ ناوچانە و سەلامەتی جانی گەشتیاران لە پێشینەی کارەکانیان بێتن بە تاکید. بەڵام هەندێک شوێنی شێ بەڕاستی بەبێ مۆڵەت کار دەکاتن ئەمانە بەڕاستی ئەرکی قایم خەمبەدەکانە ئەرکی لیژنەکانی ئابووریە بۆ ئەوی بتوانێت کۆنتڕۆلیان بکات و دام خاتن لەبەر ئەوەی مەترسی لەسەر جانی گەشتیاران دروست دەکات. دەڤەری سۆران بە هەر چوار قەزاکەیەوە ناوچەیەکی فێنک و دڵڕفێنە ڕووبار و سەرچاوەی ئاوی زۆری هەیە بۆیە پێویست دەکات لە سەرگەشتیاران کە سەردانی ناوچەکە دەکەن خۆیان بە دوور بگرن لە ڕووبارەکان چونکە هیچ مەرجێکی سەلامەتیان تیادا نییە بۆ ئەوەی ڕووداوی دڵتەجێنی بەدوادانێت. بەپێی ئاماری بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی سۆرانیش لە ماوەی ڕابردوو توانیویانە 64 هاوڵاتی لە ڕووداوەکان ڕزگار بکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.